پەرلەمانی کوردستان لە دانیشتنی ڕۆژی 7 نیسانی ساڵی 2008 بە بڕیاری ژمارەیەکی هەمان ساڵ ڕۆژی 16 نیسانی هەموو ساڵێکی بە ڕۆژی ژینگەی کوردستان دیاری کرد. دیاریکردنی ئەم ڕۆژە دەگەڕێتەوە بۆ ڕێکەوتی بەکارهێنانی یەکەم هێرشی چەکی کیمیایی لەلایەن ڕژێمی بەعسی عێراقەوە بۆ ناوچەکانی بالیسان و شێغوەسان. لە ئێوارەی 16 نیسانی ساڵی 1970 فڕۆکەکانی ڕژێمی بەعس دۆڵی خۆشناوەتی بە چەکی کیمیایی قەدەغەکرا و کیمیاباران کرد کە گوندەکانی بالیسان، شێغوەسان، کانیبەرد، بێراوە، شیرە، خەتێ، مەلەکان دەراشی گرتەوە. هەر لە ئەنجامی ئەم هێرشەدا نزیکەی 450 کەس شەهید بوون و دەیان کەسی تریش بریندار بوون و زیانێکی گەورەش بە ژینگەی کوردستان گەیەنراو بووە هۆی تێکدانی ژینگە و پیسبوونی ڕەگەزی هەوا و سووتاندنی ڕەز و باخ و دار و درەخت و لە ناوبردنی هەزاران جۆری ڕووەک و باڵندە و ئاژەڵ و ژەهراوی بوونی سەرچاوە ئاویەکان. کاریگەری خراپی ئەو چەکە کیمیایی و گازە ژەهراویانە تا ئێستاش بەسەر ژینگە و ژیانی دانیشتوانەوە ماوەتەوە. ئێمە ڕۆژی ژینگەی جیهانیمانەیە کە 5 حوزەیرانی هەموو ساڵێکە. دیارە دیاریکردنی ئەو ڕۆژەش بریتە لە ڕۆژی یەکەم کۆنفرانسی ژینگەی شارستانی کە لە ستۆکهۆڵم بەسرا ساڵی 1972 سەرپەرشتی نەتەوەی گرتوەکان. دواتریش بینیمان زۆرێک لە وڵاتانی جیهان ڕۆژێکی تایبەت بە ژینگەی خۆیان هەیە. ئێمەش بیرمان کردەوە لەوەی کە لە کوردستانی ڕۆژێکی تایبەت بە ژینگە هەبێ و لەگەڵ ڕێکخراوەکان و ژینگە دۆستان و زۆر لایانی پەیوەندیدار بیرمان کردەوە لەوەی چ ڕۆژێک بکەینە ڕۆژی ژینگەی کوردستان، بە تایبەتی کە بتوانرێ ئەم ڕۆژەکە ڕۆژێکی مێژووی بێ پەیوەست بە ژینگە و هەم وەرزێکیش بێ و کاتێک بێ بتوانین چالاکی ژینگەییتی ئەنجام بدرێ. بۆیە بەڕاستی ئەوەی ئێمە بیرمان لێ کردەوە گەل لە وەرزەکانی بەهارا بێ باشە. دوجار هاتینە سەرەوەی ڕۆژی کیمیابارانی بالیسان لەبەرەوەی کوردستان کەوتە بەر هەڵمەتێکی وێرانکاری و بە سوتماکردنی خاکەکەی و بە جینۆساید و ژینگەکەی تیا وێران کرا و یەکەم هەڵمەتی کیمیابارانیش لە بالیسان لەو ڕۆژایە کرا کە ڕۆژی 16 نیسان ئەو ڕۆژەی کە ژینگە ڕوبەڕووی مەترسی بۆەوە نەکەن مرۆڤەکان خەڵکی بێتاوان و سڤیل شەهید بوو، بەڵکو ژینگەکەش سوتما کرا و پەلەوە و باڵندەکانیش تیا لە ناوچوون و یەکە وتمان سەرەتایی هەڵمەتی کیمیاویش بوو بەسەر ناوچەکانی کوردستان. بۆیە ئێمە ڕۆژەمان پەسند کرد لای خۆمان کاتی خۆی لە وەزارەتی ژینگە و لە ئەنجومەنی باڵای پاراستنی ژینگە. دوجاری ئێمە ئەم ڕاستپاردەمان بەرز کردەوە بۆ پەرلەمانی کوردستان. خۆشبەختانە لە پەرلەمانی کوردستانیشە لە ڕۆژێکی مێژوویدا دوایەوەی ئێمام داوایمان بەرز کردەوە بانگهێشتی بەندە کرا و ئێمەش گرنگی ئەو ڕۆژەمان باس کرد و جاتر دەنگی لەسەر درا و پەسند کرا کە ببێتە ڕۆژی ژینگەی کوردستان. هەر لە دێر زەمانەوە تێکدەرانی ژینگە و دوژمنانی خاک و ئاو و هەوای کوردستان چاوی تەماحیان بڕیوەتە داگیرکردن و تێکدانی ژینگە و کاولکردنی نیشتیمان. لەم سۆنگەیەوە یەکێک لە قێزەونترین و دڕندانەترین کاری نامرۆڤانە کە بەرامبەر سروشت و ژینگەی کوردستان ئەنجام دراوە بەکارهێنانی چەکی کیمیاوی قەدەغەکراو بووە کە هەتا ئەمڕۆژ لەلایەن دەوڵەتی تورکیا و بەرامبەر بە ژینگە و ژیانی کوردستان بەکاردەهێنرێت. ئەمڕۆ ڕۆژی 16 چوارە هەمومان نەزانین ڕۆژی ژینگەی کوردستانە
بەداخەوە ئێستا ژینگەی کوردستان هەمومانەزانین لە ئاستێکی مەترسیدارە، یعنی دڵخۆشکەر نییە کە تەماشایەکەین و هەڵی ئەستەنگێنین لەگەڵ ژینگەی جیهانە ئەبینین لە ژینگەی ئەو وڵاتانە چێت کە وڵاتانی دواکەوتویان ناوە، وڵاتانی جیهانی سێمیان ناوە. هەمومانەزانین ئێستا زۆر هۆکار هەیە بۆ ئەوەی کە کاریگەری خراپی هەیە لەسەر ژینگە، چ لە کەمبوونەوەی سەوزایەکانمان، چ لە زیادبوونی بەکارهێنانی پلاستیک، چ لە زیادبوونی ئەو کارگانی کە کاریگەری خراپیان لەسەر ژینگە هەیە، چ لە زیادبوونی مەوادی پلاستیکی کە ئێمە بەداخەوە زۆر بەکاریهێنێن و وڵاتی خۆمانمان سروشتەکەمان بە تەواوی تێگاوە. ئەمانە هەمویان بەڕاستی کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر ژینگەی کوردستان و هۆکارێکە بۆ ئەوەی کە ئێمە بەداخەوە هەست بکەین ژینگەکەمان لە هێڵی سوورایە، لە هێڵی مەترسیدارایە کە ئەمانە بەداخەوە کاری جددی ئەوێت، بەڵام ئێمە لایەنی حکومیمان بەو ئەرکە و بەو بەرپرسیارەتی کە هەیە هەڵنەساوە بەداخەوە تا ئێستا. بەیاننامەی پارتی سەوزی کوردستان بۆ ڕۆژی ژینگەی کوردستان. بەڕێزان، نوێنەری سەرجەم دام و دەستگا حکومی و حیزب و لایەنە سیاسیەکانی هەرچوا پارچەی کوردستان، کەسایەتی ژینگە دۆست و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و ڕێکخراوە ژینگەیەکان بە ناوی پارتی سەوزی کوردستانەوە زۆر بەگەرمی بە خێراتنتان دەکەین بۆ فیستیڤاڵی ڕۆژی ژینگەی کوردستان. بەڕێزان، هەروەک دەزانن ڕۆژی 16 چواری هەموو ساڵێک بە ڕۆژی ژینگە دەستنیشان کراوە. سەبارەت بە بیرۆکە و یاریکردنی ئەم ڕۆژە لەوە سەرچاوەی گرت کە ئێوارەی ڕۆژی 16 چواری 1970 فڕۆکە جەنگیەکانی ڕژێمی بەعسی درندا کەوتنەکی بای بارانکردنی بالیسان و شێخۆستان. تێگەڕای قوربانیانی ئەم کارە ساتە 264 شەهید و 400 بینیداری لێکەوتەوە. هەروە تێکدان و پیسکردنی سروشتی ناوچەکە و سووتانی دەیان دۆنم لە دار و درەخت و پاوەن و لە ناوبردننی ژمارەیەکی زۆر لە ئاژەڵ و باڵندەی خۆماڵی کێوی، خاپورکردنی دەیان کانیا و ڕووبار سەرچاوی ئاوی دیکە. بۆیە پەرلەمانی کوردستان لە دانیشتنی ژمارە 5/7 2008 بە بڕیاری ژمارە 1 ساڵی 2008 ڕۆژی 16 چواری هەموو ساڵێکی بە ڕۆژی ژینگەی کوردستان دیاری کرد. ئێمە وەکو پارتی سەوزی کوردستان پەیامی ئاشتی و تەبایی و پاراستنی بەرزڕاگرتنی ژینگە کە ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە و پێتانی ڕاگەیەنین بۆ ئەوەی هاندەرێک بێبۆتان کە زیاتر بە ژینگە و پاراستن و پاکڕاکردنی بدەین، چونکە ژینگە سەرچاوەی ژیانمانە. هاونیشتیمانیان، ژینگەی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ هەنگاوی خێرا دەنێ بۆ پیسبوون و لە ناوچوونی سەوزایی کە ئەمەش هەڕەشەیەکی مەترسیدارە لەسەر تاک بە تاکی کۆمەڵگا دەتوانین کە ناتوانین لێ دەرباز بین. بۆیە دەبێ بە هەمومان لە خەمی ژینگەدا بین و هاوکار بین لە پاراستن و چاکراگرتنی ژینگەی کوردستان. هەوای پیس لە هەر دەربەندێکەوە تیژ بڕوات، من لەوێدا درەخت دەنێژم بۆ ئەوەی خۆم زیندوو بمێنمەوە. بیر دەکەمەوە کەس چی بکەم زوو نەمرم، حەزم لە زیاتر ژیانە، چەند سەدەیتر زیندوو بم باشترینە. آخر هەر ئەوە دەکەم دەبمە دڵداری درەخت هەناسەمان دەگۆڕینەوە. لە 16 نیسانی هەموو ساڵێک ڕۆژی ژینگەی کوردستان لەلایەن گروپ و ڕێکخراوە ژینگەیەکان و حکوومەتەوە بەرز ڕادەگیرێت و چەندین چالاکی جۆراوجۆری ژینگەی لە باشووری کوردستان ئەنجام دەدرێت لەبارەی مەترسیەکانی پیسبوونی ژینگە و هۆشیارکردنەوەی کۆمەڵگا و ئاگاداربوون لە هەڕەشە و کێشە ژینگەیەکان.
ئەمڕۆ شانزەی چوارە ڕۆژی ژینگەی کوردستانە بە دڵنیایی ئەمەنجی ئێمە لێرە ناساندنی ژینگە و پاگراگرتنی ژینگە بە کۆمەڵگەی کوردی بەعام چالاکیەکان لە چەند چالاکیەکان لە سەرەتا وتارێکە وتارێک ئەخوێندرێتەوە دوای شانۆیەکمان هەیە شانۆکان مناڵی باخچەن بۆیە مناڵی باخچەمان کرۆتە ئامانج بۆیە خەڵک گرێکی تەواوی مناڵیش نەوەی داهاتووە لە کۆمەڵگاکەمانە چالاکی تریشمان هەیە چالاکانی تریشمان خەڵاتی ڕێزلێنانە بۆ چەند کەسایەتێکی شاری سلێمانی ئەوانی کە شایستن کە لە بواری ژینگە ئیشان کردبێ لە هەر بوارێکی تراشن دەستیان دەبێت و ئازادکردنی باڵندەکانیش بەڕاستی ئەمەشمان خسۆتە ناو چالاکیەکانەوە لەبەرەوەی باڵندە بەشێکە لە سروشت یک دقت خواه بەدەستانەوە بێ فەرمون ئازادیان کەن کێشەکانی پیسبوونی ژینگە لە باشووری کوردستان زۆرن دیارترین ئەو کێشە و هۆکارانەش بریتین لە پرۆسەی دەرهێنان و گواستنەوەی نەوت لە ناوبردننی دارستانەکان و کەمی ڕوبەری سەوزایی بردومانکردنی بەردەوام لەلایەن وڵاتانی تورکیا و ئێران زۆربوونی کارگەکان و پابەند نەبوونیان بە پاراستنی ژینگەوە فراوانبوونی شار نەبوونی کارگەی پێویستی دووبارە بەکارهێنانەوەی خاشاک زۆری ژمارەی ئۆتۆمبیل خراپی جۆری سوتەمەنی زۆربوونی ژمارەی دانیشتوان هەڵکەندنی بەردەوامی بیری ئاو تێکەڵاوبوونی ئاوی باران بە ئاوەڕۆکان و چەندین هۆکاری تر لە ڕاستیدا کێشە ژینگەیەکان بەگشتی دوو جۆرن کێشەیەکیان کێشەی جیهانیم کە کوردستانیش لێ بەدەر نییەوە ئێمەش بەشێکین لەو جیهاناوە کێشە ژینگەکان ڕوبەڕووی ئێمە بوونەوە بەشێکیان کێشەی لۆکاڵی و ناوخۆین تایبەت بە خۆمانەوە ئێمە لە هەردوو کێشە ژینگەیەکانمان هەیە بەشێکی کێشەی جیهانیە لە دیاردەکانی کەمبارانی و بێئاوی و پۆڵبارین و لە دیاردەکانی پیسبوونی کەش و هەوا و گۆڕانی کەش و هەوا و هەموو ئەو دیاردانە هەرێمی کوردستانی لێی بەبەش نییە و کێشەی تایبەت بە خۆشمان هەیە ویژەوەیە کوردستان کەوتۆتە بەر هەڵمەتی کیمیاباران و بەکارهێنانی شەکی کۆکوژ و کیمیاوی کە تا ئێستا کاریگەری ماوە و هەروەها لە جەنگەکانی عێراق لەگەڵ ئەمریکا و جەنگی کوێت و جەنگی کەندا و بەکارهێنانی دیپلیتد یۆرانیۆم و چەکەمە تەرسیدارەکان کە ئێستاش کاریگەریان هەیە لەسەر خاک و ئاو و هەوا و ژینگە و تاکی خەڵک لە کوردستان و لە عێراقیش بەگشتی کەەوەش کاریگەری هەیە بەدەر لەوە ئێمە کۆمەڵێک کێشەی ژینگەی ترمان هەیە ئەوش ئەوەیە هەڵمەتێکی زۆر هەیە بۆ لە نابردنی دارستانەکان بەهۆی نەبوونی سوتەمەنی و لە ناوچوونی هەمە چەشنەی زیندەوەر بە باڵندە و پەلەوەر و ڕۆکەکانەوە کێشەی تریشمان زۆرتر ژینگە شارستانەکەی گرتوێتەوە زۆری ئۆتۆمبیل و کارگەکان و مۆلیدەکان و هەموو ئەمانە کە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو هەیە و زۆرێکیش بەداخەوە لەو کارگە پرۆژانەی هەن لەژێر چاودێری ژینگەدانین و بەرهمێنانی نەوت و غاز کە ئەمە کاریگەرێکی زۆر خراپی لەسەر ژینگە هەیە بەبێ چاودێری ژینگە ئەوە جێکێکە لە کارەساتە ژینگەکان کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە و بەدەر لەوانەش کێشەی زبڵ و خۆڵ و خاشاکی شارەکان کە بێبێت چارەسەر تا ئێستا بەشێکی هەر زۆری ماوەتەوە و چارەسەر ناکرێ ئەوەش بۆ خۆی بۆتە کێشەیەکی تر و کەمی پانتایی سەوز لە شار و شارۆچکە و گوندەکانە
ئەوش بە خۆی یەکێکتر لە کێشە ژینگەکان دەتوانین بڵێن بە کۆی گشتی ئەمانە و کێشە ژینگەیانن کە ڕوبەڕووی خەڵکی کوردستان بوونەوە وەگەر چارەسەر نەکرێت ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ زیادبوونی دانیشتوان و بەرەو پێشچوونی پیشەسازی کێشەکان زیاتریش دەبن. سەرجەم ڕێکخراوە ژینگەیەکان بە کۆی گشتی بەهۆی نەبوونی پاڵپشتی داراییەوە بەهۆی قەیرانی داراییەوە ئەزمێکی زۆر گەورەیان بۆ دروست بوو بەڵام لەگەڵ ئەمەشا ئەتوان بڵم سەرجەم ڕێکخراوە ژینگەیەکان لە کار و چالاکیەکانیان نەوەستاون ڕێکخراوی سروشتی کوردستان کە ئەو ڕێکخراوەی ئێمە هەموو کارەکەین تایدا و بەبێ پاڵپشتی دارایی و لەسەر هێز و توانە و دارایی خۆمان ئێمە کارمان کردو ئەتوان بڵم بە سەدان چالاکیمان پێشکەش کردو و بەردەوامیشین لەسەر چالاکیەکانمان لەبەرەوەی هیچ چالاکیەک نەوەستێت و هیچ شتێک بڕوا ناکەم ئێمە بوەستێنێت لە چالاکیەکانمان. سەڕای ئەوە ئێمە 4 پرۆژه یاسامان پێشکەش بە پارلەمانی کوردستان کردووە یەکێ لەو پرۆژه یاسایانە پرۆژه یاسای پەروەردەییە کاوانەی ژینگە ببێتەوانەیەکی سەرەکی وەک سەرجەم وانەکانی دیکە لە سەرجەم قۆناغەکانی خوێندنە. ئەمە بەکۆی گشتیە سەڕای ئەوە کە ئەتوانم بڵێم ئێمە کارێکی زۆرمان کردووە نەک ئەوەی کە تەنیا لە ڕۆژی جیهانی ژینگەیە بەڵکو لە سەرجەم ڕۆژەکانی دیکەیە ئێمە کارمان کردووە و بەردەوامیشین. زۆر دەمەکە لە دوورەوە دانیشتوم و سێری ئەم هاوڕێیانەکەم و تا ڕەفتاری ئەم گروپە بێزاری کرد و بۆم هەوڵمدا پیان وەستێنم من پرسیارە لە ئێوەکەم ئایا کارێکی چۆنە بەو شێوەیە ژینگە پیس بکەین ئایا کارێکی باشە بەو شێوەیە ڕەفتار بەرامبەر کەسەکە بکەین خۆی لە هەموو وڵاتانی جیهانە حکوومەت یەکێکە لەو ناوەندان یەکێکە لەو دامەزراوانەی کە پێویستە خزمەتی ژینگە بکات و لە ئاستی گشتیە سوودی هەبێت واتە سوودی ژینگەیی هەبێت و بێتە هۆکارێک بۆ ئاسانکاری ژینگەی واتە ڕێکخراوێک کارێکی ژینگەی ئەنجامەدا پێویستە حکوومەت هاوکاری بێت واتە
حکوومەت خۆی لایەنێک بێت لەو لایەنانی کە سوود ببەخشێ بە ژینگەکەی خۆی بەڵام ئەبینین لە کوردستانی خۆمانە ئەمانە لە ئاستی پێویستانیە چونکە ئەبینین بەو شێوەی کە ئێمە زەرورین بە پاراستنی ژینگەکەمان و بەو شێوەی کە بە ئاراستەیەکی ژینگەی جیهانیا بڕۆین تەماشاکەین نییە یعنی ئەوەی کە ئێمە دەتمۆحمانە هەیە نایبینین ئەمانە بەڕاستی هۆکارە بە ئەوەی کە گلەیمان هەبێت لە دامەزراوە ژینگەیەکان لە دەستەی ژینگەی کوردستان کە پێویستە شلگیرانەتر پێویستە جددیتر کار لەسەر ژینگەی کوردستان بکەن و زۆر لایەن هەیە زیان بە ژینگەی کوردستان هەیە پێویستە ئەمانە ڕێ بخرێتەوە لە هەموو سێکتەرەکانە چ سێکتەری پەروەردە بێت چ سێکتەری کشتتوکاڵ بێت هەموو لایەنانی کە هەیە چ سێکتەری دەرهێنانی سامانە سروشتەکان بێت ئەمانە بەداخەوە زیانێکی زۆریان لە ژینگەی کوردستان یاوە. زانی کێشە ژینگەکان لە بەرەوەی زۆر گەورن و ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونان و ڕاستەوخۆ کە پەیوەندی هەیە بە ژیانی تاک و کۆمەڵ و تەنانەت حکوومەت و دامەزراوەکانیشەوە بۆیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە پێویستە لە زۆر بواری جیاجیاوە کاری لەسەر بکرد لەسەر و هەمویانەوە من پێم وایە ئەرکی سەرشانی حکوومەتە بەوەی بەهێزکردنی دامەزراوە ژینگەیەکان. کاتێک تۆ دامەزراوەکی ژینگەیت هەیە ناوی دەستەی ژینگەیە یا وەزارەتی ژینگەیە کێشە نییە خۆ لە ئەمریکا ناوی دەستەی ژینگەیە لە ئێرانیشە ناوی دەستەی ژینگەیە بەڵام ئەم دەستانە بەرپرسەکانیان و دەسەڵاتیان و ئەو مافەی پیان درراوە بە یاسا بەڕاستی زۆر گەورەیە توانن کاری زۆر گەورە بکەن بۆ ئەم لەگەڵ ئەم دامەزراوەی ژینگەی ناوی دەستەیە یا هەر وەزارەتە بەهێز بکرێ و دەسەڵاتی بدرێتەوە بودجەیەکی باشی لەبەر دەستا بێ کادری زۆر بەتوانای هەبێ و بتوانێت هەموو پرسە ژینگەکان گەڕێتەوە وەلای ئەو کۆنتترۆلی بکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە بەداخەوە تا ئێستا لە کوردستانە لاوازە ئەبێ کاری بۆ بکرێ و بێ دەبێت دام و دەستگای ژینگەی فەرمانگە ژینگەیەکان لە هەموو شار و شارشکەکانی کوردستانە ببنەوە چالاک بنەوە بتوانن ئیش بکەن و خەڵکی بەتوانە و پسپۆر و شارەزان تیاابێ ئەمە خاڵێکی گرنگە بەدەر لەوەش ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش زۆر گرنگە کە پشتیوانی بکرێن هاوکاری بکرێن چالاک بن لە بواری ژینگە و بتوانن کێشە ژینگەکان بگەێنە شوێنی خۆی و بتوانن کارتێکی فشار بن لەسەر ئەوانەی کە لەسەر حکوومەت و ئەوانەی بەرپرسن و ئەوانەی بەرپرسی کۆمپانیەکانن بۆی کار بکرێت بۆ ژینگە پارێزی دوجاری ئەرکی سەرشانی هەموو تاکێکی کۆمەلگایە چۆن و شاری لە ناو کۆمەلگا دروستکەن بەوەی کە پێیان بڵێن ژینگە ژیانە گەر ژینگە تێک و ژیانیشمان تێگەچێەوە زوربەی زۆری هۆکاری پیسبوونی ببوورە زوربەی زۆری هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیە مەترسیدارەکانی پیسبوونی ژینگێ ئەگەر تاک وشیار بوو لەوەی کە پاراستنی ژینگەیانی پاراستنی ژیان و پیسبوونی ژیانیانی تێکچوونی ژیان من پێم وایە ئەوە دەکاتەوەی هەر تاکێک لە شوێنی خۆی و ژینگە پارێز بێ هەڵدا بۆ پاراستنی ژینگەکەی بۆ بەرەو پێشبردننی و ببێتە کارتێکی فشاریش لەسەر دەسەڵات و لایەنەکانی تریش بۆی کە چیتر نەتوانین ژینگە پیس بکەن بۆیە لە ناو کۆمەلگای وشیارە کاتێک کارگەیەکە کرێتەوە کارگە ژینگەی دەوروبەرەکە پیسەکە حکوومەتیش ناچارەکەن کە کارگەکە دابخە بۆ ئێمە پێویستیمان بە وشیاری هەیە لە ناو کۆمەلگا کار لەسەر ئەو تەوەرەش بکەین بۆ ئەوەی کە لێرەوە جارێکی تر هەم ژینگە بپارێزین هەم شارێک بین لەسەر دەسەڵات بۆی ڕێگەنەدا دەزرێژی بکرێتە سەر ژینگە من پێم وایە حکوومەت و لایەنی بەرپرس کە دەستەی ژینگەیە زانێ ئەم کێشانە هەن وەمە چارەسەرە بەڵام حکوومەت لەبەرەوە شتێکی تری بەلاوە لە ژینگە گرنگترە گەورەترین کێشە ئەوەی کە وشاری ژینگەی نەبوو تەنانەت لای بەرپرسەکانیش نییە ژینگە مردنێکی هێواشە ئەمڕۆ کە ژینگە پیزە بێ و کاریگەری لە سەرمانە بێ ڕاستەوخۆ لەوە چێ نەمان کوژێ بەڵام داهاتوو مەترسی گەورەمان بۆ دروزەکە بەرپرسانی وڵاتەوە نازانن بەدەستهێنانی کۆمەڵێک پارە و ئابووری و پرۆژەیان پێ گرنگترە لە ژینگەکە کە نازان وڵاتەکە وێرانەکەن بە هەدەردانی سامانی سروشتی کە خۆی بەشێک لە ژینگە پارێزی بریتە لە سیستمی پەرەپێدانی بەردەوام کە پێوترە سیستەینەبڵ دڤلۆپمەنت ئەویش بەوەی بە پاراستنی سامانی سروشتی کە ئەمە هینەوەکانی ئایندەشەوە بە لەژێر چاودێری ژینگە دەربهێنرێ و بەرهەم بهێنرێ بەڵام لای ئێمە بەڕاستی هەر بۆ خۆ دۆڵەمەندکردن یان بۆ من بە جۆرێک لە دزینی سامانی سروشتی ئەم وڵاتەیە بینم
کە بەرپرسانی وڵات هەر خەریکی پرۆژە و دەرهێنانی نەوت و کار و چالاکین ئەگەر ژینگەش پیسکا بەلایەنەوە گرنگ نییە و پێم وایە یەکەم کەس کە پێشێلکاری دژی ژینگەکە حکوومەت و دەسەڵات خۆیەتی لە پێناوی پاراستنی بەرژەوەندی حیزب یان حکوومەت یان چەند بەرپرسێک ئەو پێشێلکاریانەکە. ژینگە وەک دیاردەیەکی بابەتی و پەیوەست بە مرۆڤ و ژیان و چالاکیە بەردەوامەکانی مرۆڤەوە. پێویستی بە چاودێریکردن و پاراستن و چاکردنی بەردەوام هەیە. چونکە مرۆڤ بەردەوام لە چالاکیدایە و بە چالاکیەکانیشی ژینگەی ڕوبەڕووی وێرانکاری و مەترسی کردوێتەوە. بە وتەی پسپۆڕان مەترسیەکانیش ڕۆژ بە ڕۆژ گەورەتر و کاریگەرتر دەبن. هەر بۆیە ناکرێت پاراستنی ژینگە تەنها لە ڕۆژێکدا و لە چەند چالاکیەکدا بچووک بکرێتەوە. پێویستە حکوومەت پاڵپشتی ڕێکخراوە ژینگەکان بێت و پلان و استراتیژی هەبێت بۆ ژینگە و وەک پرسێکی لاوەکی سەیری نەکات و تەنها نەیخاتە چوارچێوەی دروشم و گوتارەوە، بەڵکوم بیخاتە چوارچێوەی پرۆژە و کردارەوە و بەشێکی کارا و کاریگەر بێت لە چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان نەک بە پێچەوانەوە.